بینای تۆماری خانوبەرەی چەمچەماڵ لە مەترسی داڕماندایە. فەرمانبەرانی فەرمانگەکەش لە ڕێگەی پەیامەوە تکا لە بەرپرسانی وەزارەتی داد دەکەن بینایەکی نوێیان بۆ دروست بکەن بەر لە ڕوودانی هەر ئەگەرێکی نەخوازراو. بەو پێی باران و بوومەلەرزەی ڕۆژانی ڕابردووش مەترسی زیاتری لەسەر داڕمانی بیناکە دروست کردووە. داری تاپەی چەمچەماڵ بینایەکی گەلێکە لە کۆنە دۆسەیەکی گەیسەمە لە ژووری دۆسێ دەوامەکەم دانانیشم لە ژوورەکە لەبەرەوەی ترسێم دی لەناو هۆڵەکە بۆ خۆم ئەگەڕێم و هیچ ئێزبارەیەکی شتێکی دۆسێکی بێ بم بۆ لای مەدیر بووی ناوێرم دانیشم چون زۆر ئێمە داهاتێکی زۆرمانەیە ئەو داهاتە بە هیچ جارە نازانم بۆی شۆ شەڕوە هەر نازانەکە بێت و یەک ساڵی داهاتەکەمان بۆ بکەن نەبینە پاچێ زەویان داوا پێمان لەسەرەوە بەناو تاپۆی بیکەین نەبینا ئەوە چەند ساڵە کتابەکەن هیچ دەنگێکی نییە هیچ کات عوسمانی تایە ئێستا وەرز باز بەدەکەین کە بە عوسمانی نووسراوە یەک ئەزبارێ بفۆتیە ئێتە دەرکردنی زەحمەتە وڵای هیچ مەرجێکی تیانە بڕواکە بەیانیان دێن بە تەمانی نیۆڕۆ بگەڕێنەوە هەنی ئەوەنە داڕما و وێران و نەوەڵا هیچ بۆ ناتوانێت بەرەوەڵا باشترین پارەی هەیە دایرێ داهاتمانەوە زۆرە بەس بە ئێمە چی وڵا زۆریش ئەرەوەڵا وڵا داواکارین حکوومەتێرێم ئاورێک لەم هەر هیچ نەبێت دۆسیەکان نەفەوتێ ماڵی خەڵکە خۆی میلەتە هەر ئێمە نین ئێمەوا گریمان ئەگەر ڕما بە سەریشمانە زۆر بەڵێ ئارەوەڵا زۆریش ئەرەوەڵامی تاپۆی ڕەشی تایە عوسمانی پەیام هەوڵیدا وتەی نوێنەری وەزارەتی داد وەربگرێت لە چەمچەماڵ بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. قایمقامی چەمچەماڵش قەیرانی دارایی بە هۆکارێکی سەرەکی ناو دەبات سەبارەت بە دروستکردنی بینایەکی نوێ بۆ فەرمانگەکە. بەڕێوبەری تۆماری خانوبەرەی چەمچەماڵش دەڵێت ماوەی چەند ساڵێکە زەوی پێویستیان بۆ فەرمانگەکەیان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دابین کراوە و پێشنیاریش دەکات لە داهاتی فەرمانگەکەیان بینایەکی مۆدێرنیان بۆ دروست بکەن. ئێمە کە سەرەتای دەست بەکاربوومان نووسراومان کرد بۆ قایمقامێتی چەمچەماڵ و پارێزگای سلێمانی و وەزارەتی داد مەبەستی دۆژەکردنەوەی بیناکەمان چونکە بیناکەمان بینایەکی زۆر کۆنە لە سنووری چەمچەماڵ بیناکە هیچ مەرجێکی تەندروستی تیان نییە 55,000 ئیزباری خەڵکی تایە سنوورێکی بەفراوانی لەسرە مڕازیعیشی زۆری هەیە لە شایستی ئەوەی کەوا بینایەکی مۆدرین و شیاو بێ بۆ تاپۆی چەمچەماڵ ئەم بینایە بەڕاستی بە کەڵکی ئیشکردن نەماوەتیایە لەم دوایە لەم باران و لافاوەی کۆتایی ئەم هەفتەیە زەرەرێکی زۆری داوە لە بیناکە دایری تاپۆ بینایەکە کەوا بڵێن داهاتی باشی هەیە ساڵانە ینی ئەتوانین بە بۆ داهاتی خۆمان بینای لێ بکرێ ئەتوانین لەو کێشەی نەزاتمان بێت. بینای تۆماری خانوبەرەی چەمچەماڵ لە کۆتایی ساڵی پەنجاکانی سەدەی ڕابردوودا دروست کراوە و هەر یەکە لە فەرمانگەی ئاماری چەمچەماڵ و فەرمانگەی تۆماری خانوبەرە لە خۆ دەگرێت و داهاتی ئەم ساڵشی نزیکەی 700 ملیۆن دینار بووە. لە ئێستاشدا بەهۆی کۆنی و داڕمانی بیناکەوە هیچ مەرجێکی سەلامەتی لە بیناکەدا بوونی نییە و مەترسی جددی لەسەر مامەڵەی سەدان هەزار هاوڵاتی سەنتەری قەزاکە و ناحیەکانی دەوروبەری دروست بووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.